أبو هريرة بمعنى جريته خايل الرازي بيت أفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرموي إن العبد لا يتكلم بالكلمة ما يتبين فيها يزل بها في النار أبعد مما بين المشرق والمغرب. رواه البخاري جمارة 6477 ومسلم جمارة 2988. واتا پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم هەر بەندەیەک لە بەندەکانی خوا جاری وا هەیە وشەیەک ئەڵێ لە دەمی دەرئەچێت حەسابی بۆ ناکات ئەو وشەیە ئەی خاتە قوولی ئاگری جەهەنەمەوە بە ئەندازەی نێوانی مەشریق و مەغرب، بە ئەندازەی ئەوەندەی کە لێوانی هەڵات و خۆرئاوا هەیە. خوا پەنامان بدە. لە ڕیوایەتێکی تری ئەم حەدیثە ئەفەرمێ إن العبد ليتكلم بالكلمة من رضوان الله لا يلقي لها بالا يرفعه الله بها درجات، وإن العبد ليتكلم بالكلمة من سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في نار جهنم. واتا جاری وهەیە ئینسان وشەیەک لە دەمی دەرئەچێت، وشەی خێر، قسەی خێر لە دەمی دەرئەچێ، حەسابی نەکردووە ئەم کەلیمەیە چەند گەورەیە ئەوەی کە دیفاع لە مسلمانێکە کات، قسەی خێرەکە، ڕێنمایی کەسێکە کات، هەر قسەیەک لە قسە خێرەکان کە ئێمە ئیبیسینەوە ڕۆژانە ئەبێتە مایە ئەوەی دەرەجەی ئەم زەلامە زۆر بەرز ببێتەوە لای خوای تەعالە. لە هەمان کاتە جاری وا هەیە کەسێک وشەیەک لە دەمی دەرئەچێ ئەی باتە قوولی ئاگری جەهەنەمە، ئەوەندە پیسە و بۆگەنە